بۆ یەکەم جار سەردانی عێراقی کردووە. ئەم سەردانە بۆ ئێران هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابووری زۆر گرنگ و جێبایەخ. لابەکاتی مابەتی ئەمجار لەسەر کاریگەریە سیاسی و ئابوووریەکانی ئەم سەردانی ڕوحانی بۆ عێراق دەکۆڵینەوە. بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆر ئەردەشیر پەشنگ شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان و بەڕێز کاکۆ عەلیار شارەزای پەیوەندیە نێودەوڵەتیەکان. بەڕێزان ئێوەش دەتوان لە ڕێگەی پیجی فەیسبووکی ڕوودا و رادیۆ بە شێوەیەکی ڕاستەوخۆ بینەر و بیسەرما بن. سەرەتا پێشەوەی کا بچمە لای میوانەکان گوێ لەم راپۆرتە دەگرین. حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران ڕۆژی دووشەمە بە سەردانێکی فەرمی و بە مەبەستی بینینی بەرپرسانی باڵای عێراق گەیشتە بەغدا و سەردانەکەی 3 ڕۆژ دەخایەنێ. لە ماوەی 5 ساڵی سەرۆکایەتی ئەمە یەکەمین سەردانی ڕۆحانی بۆ عێراقە و ئەم سەردانە لە بواری سیاسی و ئابووری زۆر گرنگ و کاریگەرە، چونکە ئێستا بەهۆی گەماڕۆکانی ئەمریکا و تۆمەتبارکردنی بەدەستێوەردان لە وڵاتانی ناوچەکە لە بواری سیاسی و ئابووری گوشارێکی زۆری لەسەرە. لە چوارچێوەی دانووسانەکاندا عێراق و ئێران 22 ڕێکەوتنامەیان لە بوارەکانی بازرگانی و پیشەسازی واژۆ کردووە کە بە هەنگاوێکی گرنگ و کاریگەر دادەندرێ لە ڕووی بەرزبوونەوەی مامەڵە و هاوکاری دووقۆڵی و گەشەکردنی بازرگانی لە نێوان ئێران و عێراق. سەرەڕای گەشەکردنی پەیوەندیەکانی نێوان تاران و بەغدا و زیادبوونی هەلیکار بۆ گەنجان لە بوارە جیاوازەکانی پەیوەست بە ڕێکەوتنەکان. کۆماری ئیسلامی ئێران چاوی لەوەیە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لەگەڵ عێراق ساڵانە بگاتە 20 میلیارد دۆلار. لە کۆنگرەیەکی ئاوبەش لەگەڵ عادل عەبدولمادی سەرۆکوەزیرانی عێراق، حەسەن ڕۆحانی سەرۆکۆماری ئێران گوتی لایەنی عێراقی پێی باشە لە ئێستا ڤیزا بمێنێ، بەڵام بێبەرامبەر ئەمەش هەنگاوێکە بە ئاراستەی ئاسانکردنی پەیوەندیەکانی نێوان گەلی ئێران و عێراق. هەروەها ڕۆحانی ئاماژەی بەوەش کرد ئێران کارەبا و گازی پێویست بە عێراق دەدا، ئامادەی خۆشیان نیشانداوە بۆ هەناردەکردنی بڕی زیاتری کارەبا بۆ عێراق. لە ڕووی بواری بانکیشەوە ڕۆحانی گوتوویەتی جەخت لەسەر بەپەلە جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنانە کراوەتەوە کە پێشتر لە نێوان بانکەکانی ناوەندی ئێران و عێراق کراون. بەڵێ گفتوگۆکەمان لەگەڵ هەرێک لە بەڕێزان دکتۆر پەشنگ و بەڕێز عەلیار دەست پێ دەکەین. سەرەتا دەچین لای بەڕێز دکتۆر ئەردەشیر پەشنگ. دکتۆر گەلێک سپاس بۆ بەشداریکردنتان. ئەم سەردانەی سەرۆک کۆماری ئێران بۆ عێراق لەم کاتەدا چۆن هەڵدەسەنگێنن و لە بواری سیاسی هەڵگری چ پەیامێکە؟ ڕاوەزیش پێشکەش بهێوە و هەموو بیسەرانیەی پەڕێزی ڕوودا و زۆر سپاس. بەباوی من ئەم سەردانە لەم کاتە بە تایبەت بۆ ئێران کاتێکی زۆر گرنگە باو بۆنەکە تەحریم و گەماغۆ و فشارەکانی ئەمریکا لەسەر ئێران بە تایبەت لە بواری ئابووری خەریکە ڕۆژ بە ڕۆژ بەشتر دەبێت و لە لایەکی دیکەوە یەکێک لە ئەستراتیژیەکانی ئێران بۆنەیەوە کە ئەو تەحریم و گەماغۆ و فشارانە کەمتر بێت ئەوەیە کە پەیوەند و مبادڵاتە بازرگانی و ئابووریەکانی لەگەڵ دەرو هاوسایەکان وەکو تورکیە وەکو عێراق پێشتر بکاتەوە. و هەروەها لەم بواریشە لە نیوان ئێران و عێراق هەرچەند لە بواری سیاسی و ئاسایشی پەیوەندیەکی زۆر نزیکەست، بەڵام کێشە و گرفتێکی زۆریش لە بواری ئابووری لە بینیانە هەستووە. بە باوەڕ من مهمترین ئامانجی مسەفرە لەلایەن بەڕێز ڕۆحانی ئەوەیە کە بکۆشێت و کۆشش دەکات کە ئەو گیر و گرفتی ئابووریە لە بینی هەردوو لە حەل بکاتەوە و بنوعێک تەزمینێک لە دەوڵەتی عێراق بگرێت کە لە بەرامبەرەوە کاتێکە گاز یا بەرق لە ئێران خەریکە دەکەوێت پارەکەی بداتەوە بە ئێران و ئەو کێشانێک لە چەند مانگی ڕابردوو بووە حەل بکاتەوە. پەیوەندیەکانی ئێران و عێراق بە تۆری عام دەتوانین بڵێن کە ڕۆژ بە ڕۆژ قوڵتر بووە، چە لە بواری سیاسی و ئاسایشی چە لە بواری ئابووری. لە بواری سیاسی دەتوانین بڵێن کە ئێران لە دوای مەسئلەی تەواوبوونی کێشەی داعش وەکو خلافەتێکی ئیسلامی و سەرزەمینی لە عێراقا، چون ڕوویەکی دیکە کە عملیاتیری تروریستی و انتحاریە لە داعش و بەخێی ئەو گروپە چەکدارەکان وەکو ئەلقاعدە لە عێراقا دەمێنێتەوە و یەکێک لە دوایەوە و دومیش لە دوای کێشەی ڕەفراندومی 2017 حکوومەتی هەرێم کە ئەو کێشە تا ڕادەیەک چۆسە کنارەوە حکوومەتی هەرێم و دەوڵەتی عێراق لەکۆشن لەگەڵ یەکتری داهاتوویکان لەلایەنەکەم لە کۆتاما بووە نەبەوە ئێران دەکۆشێت پەیوەندیەکانی هەم لەگەڵ دەوڵەتی مرکزی عێراق هەم لەگەڵ کوردەکان لەم دۆرەی تازە لەگەڵ عەرەبستونەکانیش بە باشی بواتە بەرەوە. هەر لەم چوارچێوە دەتوانم ئاماژە بەوە بکەم کە
10 ڕۆژ لەمەوە بە لە سەفەرەکەی ڕۆحانی بۆ بەغدا سەرۆکی پاڵمانی عێراق سەردانی تارانی کرد و ئێران سەر دەکۆشێت لە دوای تەجروبەیەکی دەتوانین بۆ 16 ساڵە لەگەڵ عێراقی تازە نوعێک تعادل نوعێک باڵانس لەگەڵ هەموو گروپ عێراقیەکان چ عەرەبە شیعەکان چ عەرەبە سونەکان و هەروەها کوردەکان بواتە بەرەو حتا بعضێک لە مەقاماتی ئێرانی ئاماژە بەوە دەکەن کە ڕۆڵێکی مثبەتیان بووە لە یەکگرتنی پارتە کوردیەکان لە هەفتەی پێش بۆ تشکیلی کابینەی تازە و هەموو ئەمانە بە حاڵ نیشانەدات ئێران دەکۆشێت کە پەیوەندیەکانی سیاسی و ئاسایشی لەگەڵ عێراق زیاتر بکاتەوە لە لایەکی دیکەوە لەم کاتە لەسەر مەسائلی ئابووریش بتوانن هەنگاوێرێکی جدی هەڵگرێت کە بە باوەڕی من مهمترین مەسئلە بۆ ئێران لە کاتی لە زمانی کاینەتەیە ئەم مەسەلەست. زۆر باشە بەڕێز عەلیار دێنە لای بەڕێستان عێراق تا چ ڕادەیەک دەتوانێت هاوکاری ئێران بکات لەم کاتەدا؟ من سلااوم هەیە بۆ بیسەرانی جاز ڕادیۆ ڕوودا و بۆ بەڕێزیشتان دیارە ئیشارەی پێکرا لە زۆر لاوە ئێران تێدەکۆشێت کە سەرنجی عێراق بۆ لای خۆی ڕاپچێشێت دواتە حەول بداکە لەو کاتەدا کە حکوومەتی ئێران لەژێر فشاری ئابلۆقە ئابووریەکاندایە بە دەرەجەی یەکەم لە حوزەی نفوزی خۆی لە منتەقەدا ئیستفادە بکەوە کەڵکی لێ وەرگێت دیارە کەڵکی یەکەم ئابووریە ئەوە شاراوە نییە و لە ئەو خاڵانەی کە باسیش کراوە لە سەردانی ڕوحانیدا بۆ عێراق خاڵە ئابووریەکان لەوانی دیکە تەنانەت لە مەسلەی پرسی ویزا و بۆ مرکات و ئەوانشدا هەر دیسان مربوط بە مەسلەی ئابووری و ئەوان دەبێتەوە بۆیە مەسلەی ئابووری لە دەرەجەی یەکەمدایە دوو پێم وایە من دووسێ سیگناڵشی و دووسێ پەیامیشی دەتوانێت تێدا بێت یەکەمەوەی کە ئێران دەتوانێت بە دنیای دەرەوەی خۆی بڵێ کە عێراق کەماکان و بەردەوام حوزەی نفوزی منە حەسار خەڵوەتی منە و من ئێستاش لێرە دەور و کاریگەری ئەسلی و ئەساسیم هەیە چ لە گشتیەتی حکوومەتی عێراقدا چ لە ناوچە کوردیەکاندا و چ لەوانەدا بەرحەڵم نفوزم هەیە دۆستم هەیە باڵانس دەتوانم ڕاگرم دەتوانم یارمەتی دەریان بم و بەرحەڵ ئێرە جگایەکە کە من نفوزی باشم تێدا هەیە دوو حتا باز لەوەش دەکرێت نازانم چەندە ڕاست بەیان ناڕاست خۆ من ناتوانم پڕڕاستی کەمەوە بەڵام بە هەرحاڵ عێراق دەتوانێت نەخشێکی میانجەگەریش بینی ئێران و ئەمریکا بجێڕێ دەتوانێت پەیامهایەک لە تەریقی حکوومەتی عێراقەوە دۆستانی ئێران کە دۆستی ئەمریکاشن و لە عێراقن دەتوانێت پەیامهایەک بینی ئێران و ئەمریکا ڕەد و بەدەڵ بکرێت و بە هەرحاڵ عێراق ئەو دەورەش بجێڕێ. بەڵام لە بەرامبەردا برایەن هوک کە نوێنەری کاروباری تایبەت بە ئێرانە لە وەزارەتی دەرەوەی ئەمریکا ڕخنەی لەم سەردانی ڕۆحانی گرتووە و بوتویەتی کە ئێران وەکو پارێزگایەکی خۆی سەیری عێراق دەکات. طبعا لەم کاتەدا کە حکوومەتی دیارە یەکەم ئەوە با بڵم ئەوەی کە لە دنیای سیاسەتدا با قسە دەکوترێ و لەسەر میدیا دەکوترێ لەگەڵ ئەوەی کە لە بنەوە دەکرێت و لە عەرزی واقعی سیاسەتدا کرد دەکرێت ئەمە جیاوازی هەیە بۆیە هەموو حکوومەتەکان دەتوانن لە گوتار و لە گفتمان و ڕێتۆریکدا زۆر تند و ڕق بن بەڵام لە بنیشەوە خەریکی مذاکرات و بەحث و ئەوە ببن ئەمە بەگشتی بەڵام ئەم حکوومەتەی ئەمریکا کە خۆ نێشاردۆتەوە بە تایبەتی برایەن هۆکیش کە بۆ ئەم کارە دانراوە مەسئولی کەیسی ئێرانە تەبعاً ئەو دەیەوێت فشارەکانی ئەمریکا و تەمەرکوزی ئەمریکا لەسەر ئەوە بێت کە ئێران لە ناوچەکە بکشێتەوە تە عێراقیش بەشێکە لەو ناوچەیە و بەخراپی دەزانێت و تەبعاً دەیەوێت کاریگەریش دانێت لەسەر سیاسەتمەدارانی عێراقی لەسەر ڕای گشتی جیهانی و بەدەنجی بەرز ئەوە کوتن بەمانای ئەوەیە کە دەیانەوێت کاریگەری دانن و کارێک بکەن کە عێراق امتیازی زۆر نەدا من ئەوەی کە بەراوردم کردووەکە فواد ئەوەی کە ئێران دەیەوێت لەم سەفەرەدا ئەوەیە کە بەردەوام ئێرانیەکان ئەوە دووپات دەکەنەوە کە ئێمە لە ڕۆژە سەختەکاندا لەگەڵ خەڵکی عێراق بووین لەگەڵ حکوومەتی عێراق بووین ئەوەمان کردووە لایەکی دیکە ئەو قسە ئەوەیە کە ئێستا ڕۆژە سەختەکانی ئێمەیە و ئێوەش تەوەقوع وایە کە لەگەڵ ئێمە بن جا تەوەقوعەکەتان بەخۆشی دەبەنە پێشێ و بە هەرحاڵ دۆستانە دەیبەنە پێشێ و یارمەتیمان دەدەن زۆر باشە یارمەتیشمان نادەن و بە دۆستانە نایکەن تەبعاً عاملی زۆر هەیە و ئێران دەتوانێت فاکتۆرێکی مهم بێ لە بشێوی عێراقدا بۆیە عێراق بە هەرحاڵ ئێستا مەجبورە سەریەک امتیازات بدا بە ئێران داو امتیازانە مثالێک دێنمەوەلەوە مەسەلەی ویزا کە ئێستا باس کراوە کە لای بن ئەم دوو وڵاتەیە بەرحەڵ تێچووەکەی لابن یعنی ویزاکە بمێنێت بەڵێ پارەکەی لابن ئەم پارەیە لە ڕاستیدا بۆ شارۆمەندانی ئێرانی قازاندا شارمەندانی ئێرانین کە لەم بار و دۆخەدا کە وەضعی اقتصادی ئێران خراپە و
پارەی ئێران ئەرچی هاتۆتە خوارێ دەبێت پارەیەکی زۆر بدەن بۆ هاتن بۆ عێراق پارەیەکی زۆر لایەنی عێراقی نایداوە لە واقعدا نەوەک ئیمتیازدانە بە ئێرانیەکان عێراق سریەک ئیمتیاز مەجبورە بدا بە ئێران و پێم وایە دەیدا برایەن هۆکش حولەکەی ئەوەیە کە ئەو ئیمتیازانە کەمتر بن. زۆر باشە دەگەڕێمە لاتان بەڕێز عەلیار. دکتۆر پەشەنگ دەگەڕێمە لای بەڕێستان. عێراق دەتوانێت لە پەیوەندیەکانی لەگەڵ ئێران گەماڕۆکانی ئەمریکا دژی ئێران پشتگوێ بخات؟ بەباوەڕ من یەکێک لە ئامانجەکانی دیکەی ئەو سەفەرە ئەو تەوان و پتانسیەڵی دیپلۆماتیکی دەوڵەتی عێراقە بەر لەوەکە لەگەڵ ئەمریکا بێت لەسەر مەسئلەی ناوچەیی لە نێوان تاران و ڕیاض بێت. عێراق یەکێک لە ئەندامانی ئیتحادیە عەرەبە و لە تووری 2 ساڵی ڕابردوویش کۆششی کردووە کە پەیوەندیەکی معقوڵ و نەرمی لەگەڵ ڕیاضا بێت و سەردانی سەرۆکوەزیرانی پێشووی عێراق سەردانی بازێک لە ڕێبەرانی شیعە وەکو موقتەدا سەد بە ڕیاض و تاکید بەرەوە کە چ عەرەبستان چ مەلەک سەڵمان دەتوانن پەیوەندیەکی نزیک و قوڵیان لەگەڵ عێراق بێت بۆ سەبعەتەوە کە پتانسیڵێکی تازە لە عەرزەی دیپلۆماسی ناوچەی عێراق بێتە بەر. بەباوەڕ من توانمەندی عێراق پێشتر لەوەیە کە هەنگاویەرێک لە عەرزەی دیپلۆماسی ناوچەی هەڵگرێت تا هەنگاوێک لەسەر عەرزەی دیپلۆماسی نێونەتەوەی هەڵگرێت. بەڵام شەرتی موفەقیەتی ئەو هەنگاوانشە ئەوەیە کە لەلایەکەوە ئێرادەیەکی جدی و مسەمەم لە تارانە بێت و ئێرادەیەکی مسەمەمیش لە ڕیاضا بێت. بەڵام مەسئلەی پەیوەندیەکانی نێوان ئێران و ئەمریکا کە عێراق بتوانێت هەنگاوێ لەوەی هەڵگرێت من بەعید دەزانم چون دەوڵەتی ئەمریکا شەرتێری خۆی داناوە و تاکیدی لەسەر و شەرتانەسە ئێرانش فعلەن لە ڕێگەیەکی ترۆگەرێکە بڵاتە بەرەوە و عێراق بەڵاو من ئەگەر فرێش بکۆشێت لەم بوارە دەتوانێت تاڕادەیەک انعتافێک لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر گەماوەکانی لەسەر ئێرانە بگرێت و تاڕادەیەک ڕەخنەکانی ئێران بە خودی عێراق کە دەڵێت کە عێراق بەر لەوە کە تەحریمەکانی بەسوەتی ڕسمی دەست پێ بکات خودی عێراق تەحریمەکانی دەست پێ کردووە چ لە بواری نەوت چ لە بواری پارەکانی ئێران کە لە عێراقیەکان هەست عێراقیەکان بەباوەڕ من دەتوانن بکۆشن کە لەو بوارە تاڕادەیەک فەزایەکی تەنەفوسی بگرن و پەیوەندی ئابوووریەکانیان لەگەڵ ئێران بەردەوام بکەنەوە و تاڕادەیەک ڕاحەتری بکەن هەرچەند ئەوەشە کارێکی سەختە لەم زمانەکە ئێماینەکەیە. بەڕێز عەلیار ئێوە دەڵێن چی؟ عێراق بە زۆرێک بە پردێکی پەیوەندی نێوان ئێران و وڵاتانی عەرەبی دادەنرێت. ئایا عێراق دەتوانێت ئەم پردە دروست بکات؟ من پێم وایە ئەمە من مەڕەت ناکەمەوە عێراق دەتوانێت ئەمەش بەشێکی دیکەیەتی پێم وایە ئەمانە یەکتر بڕنین. بەڵێ من پێم وایە عێراق لە جزء وڵاتانی عەرەبیە جزء وڵاتانە کە مێژوویەکی هەیە لەوەدا پەیوەندی هەیە خودی عێراق دوای ڕوخانی سەدام حوسێن پەیوەندی لەگەڵ وڵاتانی عەرەبی و عەرەبستانی سعودی و ئەوانە زۆر باش نەبوو کە لە زمانی حەیدەر عیبادیدا ئەمە دەرگایەکی نوێ کراوە و بەرحاڵ پەیوەندیەکانیان باشتر بوو و عێراق ئێستا بۆ خۆی پەیوەندی لەگەڵ وڵاتانی سوننە و عەرەبستان و ئەوانە باشە و دەتوانێت ئەو دەورە بۆ ئێرانیش بژێرە و بەرحاڵ ئەو نێوەنجگەریە بکە. بەڵام من پێم وایە لەسەر مەسەلەی ئەمریکاش ئەوە بیر ناکەمەوە کە من نەمکودەمە ئەگەرێکی کە 100% ڕوو دەدا بەڵام احتمالەکەشی بە بەعید نازانم خودی بەرهەم ساڵح هەم دەتوانێت دۆستی ئێرانیەکان بێ و هەم دەتوانێت دۆستی ئەمریکایەکان بێ. ئەوەی کە ئەمە نەتیجەیەکی بێ یا بگا بە سەرنجامێک نا پرسی مزاکرە دەتوانێت هەمیشە بێت و بڕوات و لەم بینەدا ڕوو بدا بەڵام ئەو بمانایەوە نییە کە شەرتەکان قبول بکرێ ئێران ئێستا بیەوێ ئەم کارە بکە. دکتۆر پەشەنکەر تایبەت بە وڵاتانی عەرەبی عێراق ئەندامی کۆمکاری عەرەبیە کە زۆر جار لە بەیاننامەکانی زۆر بەتوندی ڕەخنە لە دەستێوەردانەکان ئێران لە ناوچەکە دەگرێت. ئەمە تا چەند دەتوانێت کاریگەری لەسەر ئامانجەکانی سەردانەکەی ڕۆحانی بۆ بەغدا هەبێت؟ دوو خاڵی گرنگ لەسەر پەیوەندەکانی ئەمڕۆی ئێران و عێراق هەست. لەلایەکەوە هەردوو لا وەکو ئەوەکە 100 کیلومتر سنووری هاوبەشیان هەست لە بواری ئابووری اقتصادیەتێکی مکەمل و تەواوکەری یەکتریان هەست و نیازی هەردوو لا بەیەک زۆر لەلایەکەوە عێراق بۆ باسازی لەلایەکی دیکەوە ئێران بۆ ئەوەی کە تەنەفوسێکی ئابووری بەدەستپێرێت و پارە بەدەستپێرێت لەگەڵ پەیوەندیەکانی لەگەڵی عێراقەوە پەرزکردنی و پەیوەندیانن لە بواری ئاسایشی و ئەمنیەتیش خۆ پێشتر لەمە باس لەسەر یا زۆر پێوەشە لەسەر مەسەلەی داعش لەسەر مەسەلەی خۆپاندن و مەسائلێکی دیکە یعنی لەلایەک و هەردوو وڵات ئەوەندە زەمینە و پتانسیڵیان هەست کە هەتا پەیوەندیکی استراتیژیکیان بێت. بەڵام ئەمە تەنیا یەک ڕووی واقعیەتە. ڕووی دیکەیەکی واقعیت ئەوەستە کە
هل ل 1921 كدولة العراق تأسيس وتابانه واقعيات جيوبوليتيكية العراق أو تنجي تنفسي جيوبوليتيكي العراق وسبعة وكحر دولته بحر نظام سختاري سياسي العراق حتى تغويكار بنوع رقيب إيران بوا لروشحواتنا وصاروها لكنداري فات وحتى دولة الشيعيش لدو هزاروستيا بصورة الكبرميتر لدو هزاروتنش كاتفك غويكارو لبينين لبعض البوارة كان وكو بواري نوت لس أوبيكا زور دكوشت كجيغو بيجي خوي برسلكاتو حتى نوع بقيمتي كم كردنوي جيغو بيجي إيران لبواري نوتو لخودي أوبيكا بيت هو أمغوش أو رقابة هر بردوامه والله دولات بباوري من دتوانين بلين كبيوندي كان إيران والعراق بنوعك أشياء نوكو بيونديكي استراتيجيك نوكو رخيبكي وكو بيشو تماشاكين وكو دو دوستن كدتوانين رقابتكي سازنديان بلغاو يكترين وحتشان العراق حال دولي گزارا خوي خليك خوي انا سيتو جيجو بيجينا خوي وناوشي خليك كم برزكاته وايران على تحت فشاره ووضعيتي في وين كان وضعيتي عادي لزمانك عادي وشرائطك عادينيه او غير عادي بنا بعد ثبت تعرضيك حتى او هركتان او جهه كبيره كلا استراتيجيه سياسيه دوانها تحت شويه خوي خلال بقيت بابا من هو كامازون بكت نیاز من كان ايران بعراق امروزوره بتعبد بواري ابوري تعرضيك لبواري بيونديكاني دبلوماتيك لعصينا وشيء وكم تدنيك شيء نيوان ايران وولايات عربيه كان لكاتك واشنطن وتل ابيب دكوشن لقوا غيازه ائتلافك ناو شيء جدي لبرامبر ايران جدي تل فيش فلوسكن او دتوانيت تعرضيك رخنبك حتى او ائتلافك بلام إرادة إيران وإرادة عربستان بو حل كردن زور محمد تايستا نشانية لكن نشان حد ولات حمزمان أو إراديان هز نية إراق بباغن دتوانيت لزرفيتا كان لم فزا استفادتها بلام أشياء أو شيء بإذن النظر إراق خوي رقيبة تزانيت وإيران بشكل دولة مردان إراقي بتايبتها دولة مرد الشيعتان إراقي دكوشن ك أو هيمنة وحضوري سياسي إيران لنا خودي العراق كم كانوا وببعض الأحيان مستقل تقريبا ونوعك بالانس لسياستنا وقيو لسياستنا وشيكان اللي قال إيران بيت همو وان إن شاء الله ذلك المسألة كي زور سادن هي بلام إمكاني نزيك مي بيشتل بين هذولات بيشتل أو سكر رقابتك السيادة خاطباني أو نزيك منور. بله. برز لیار برز دکتۆر پەشەنگ ئاماژەی بە پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانی نێوان عێراق و ئێران کرد. ئایا ئاستی پەیوەندیە سیاسی و ئابوووریەکانی هەرێمی کوردستان بەتایبەت پرسی سیاسی و سەربازی لە نێوان هەرێمی کوردستان و لەگەڵ ئێرانە بە چ شێوەیەکە؟ لە موردی سەبارەت بە پەیوەندی عێراق و ئێران دارێ بە گشتیەتەکەی خۆی من بخۆم بەرداشتم وایە کە ئێران عێراقێکی دەوێت کە نەزۆر قەوی بێت وەرزۆر مقتەدر و یەکدەست بێت عێراق بخۆی وڵاتێکی گرنگ و بەهێزە لە زمانی سەدام حوسێن و پێش ئەویشدا بەهرحاڵ عێراق یەک وڵاتێکی مقتەدر لە ناوچەکەدا ناسراوە عێراق بووە تورکیە بووە ئێران بووە میسر بووە ئەوانە وڵاتانی مقتەدری ناوچەکە بوون عەرەبستان بووە بەهرحاڵ عێراق دوای مەسەلەی 2003 و ئەوانە وەضعیەتی زۆر گۆڕا و زۆر بەرەو ضعیف بوون ڕۆی من پێم وایە ئێران دەیەوێت ئێستا مدیریەتی عێراق بە شێوەیەک بکات کە نە زۆر بەهێز بوو یەکگرتوو بێتەوە وەک جاران کە بۆ خۆی تموعی گەورەی بۆ پەیدا بێ و نە زۆر ضعیف بێ کە خلاف مەسەلەن داعشی لێ پەیدا بێ خلافەتی ئیسلامی لێ پەیدا بێ یا تەنانەت ئەوەی کە کوردەکانیش بەرەو مەسەلەی سەربەخۆیی و ئەو نەو عەشتانەدا بڕۆن و ئێران پێی وایە ئەمە ضعیف بوونی دەوڵەتی مەرکەزی عێراقا کە وای کردووە مەسەلەن کوردەکان تموعی وا بکەن یا لو برەوە داعش دروست بێ یا بەهرحاڵ عێراق ضعیفێ بۆیە من پێم وایە ئەم باڵانسە دەیەوێت جۆرێک ڕابگرێت کە نە عێراق زۆر قەوی بێ نە زۆر ضعیف بێ پرسی هەرێمی کوردستان تۆزێک جیاوازە لە دوای مەسەلەی ڕەفراندۆمەوە ناکۆکی یا بەرحاڵەوە دووساردی هەبوو بەڕەسمی بینی حکوومەتی هەرێمی کوردستان و دەوڵەتی ئێرانیەکان پێیان وا بوو کە عێراق و منتقەکەیان نەجات داوە لە خەتەری کورد بخۆیان لە گفتمانیان داوا هەبوو کە پێیان وا بوو ئەمە دەبێتە ئیسرائیلی دووەم و ئاوای لە دەو ئاوای لە دەوانە بەرحاڵ پێیان وا بوو ئەوان ناجی ئەم پێک نەهاتنی حکوومەتی کوردیە بوون وە لەلایەکشەوە کوردیش پێی وا بوو کە ئێران زەیفی لێ کردووە و ئەو
دژی وەستاوەتەوە لە مەسەلەی کەرکووکدا لە شوێنەکانی تردا بەحاڵ ناکۆکیە بوو بەڵام ئوسوولەن دنیای سیاست هەروایە کە دەڕواتە پێشێ وڵاتانە کە ڕۆژگارێک حتا پێکشەوە شەڕیان کردووە کە خودی ئێران و عێراق بن ئێستا پەیوەندی باشیان هەیە و بۆ کورد و ئێرانیش دەتوانێت هەروە بێ پەیوەندیەکی متەقارنیان هەیە و بەهەرحاڵ وردە خەریکە ئەم حاڵەتە دروست دەبێتەوە بە تایبەتی ئێران کە ئێستا نیازی هەیە کە ئەم گۆمرکاتە و ئەم خاڵە مەرزیانە کە بەشێکی عومدەی لەسەر مەرزی کوردستانە بینی کوردستانی ڕۆژهەڵات و کوردستانی باشوور ئێران دەوێت ئەم بازنە مەرزیانە کارابن بکرێنەوە کار ئاسانیان تێدا بکرێ و بە نەوعێک ئێران بۆ دەورلەدانی تەحریمەکان نیازی هەیە کە لە بازاری کوردستان ئیستفادە بکات. زۆر باشە دکتۆر پەشەنگەوە تا چەندێک هاوڕان لەگەڵ بەڕێز عەلیار بەوەی کە ئێران بۆ دەوردانەوەی گەماڕۆکان پێویستی بارەمی کوردستانەیە. بێگومان منش تێکی ئەو نەزەرە موافقم. پێشتر لە میشە ینی لە تەحریمەکانی پێشتر لە تەوافقی 5.1 ئەو بازاڕشێوی لە سنوێری هاوبەشی نێوان ئێران و حکوومەتی هەرێمی کوردستان بوو فرسەتێک بوون و ئامانجێک بوون بۆ ئابووری پارێزگاکانی کوردی ئێران بۆ حتا بەخێ پارێزگاکانی ئێران کە پەیوەندی ئابووریەکان و پەیوەندی اقتصادیەکانی لەگەڵ یەکتری بێت و لەم کاتیشە جارێکی تر هەرا و دیدە هەست. بەڵام ئەگەر گەرەک بەسەتی گشتی پەیوەندیەکانی نێوان تاران و هەولێر نیگایەکی بکەم ئەوەیە کە لە دەهەی هەشتاکانە دەبینین پەیوەندیەکانی ئێران لەگەڵ حزبی پارتی دموکراتی کوردستان زۆر نزیکتر بوو لە یەکێتی نیشتیمانی. بەڵام لە ئەواخری دەهەی هەشتا تا ئەمڕۆ دەتوانین بڵین کە ئارام پەیوەندیەکان نێوان ئێران و یەکێتی نیشتیمانی چووە سەر و بێشتر بوو و تاڕەدەیەک تعادڵ لە پەیوەندیەکانی نێوان ئێران و پارتیەکانی جیاواز لە حکوومەتی هەرێم شوەکناڕۆ. مەسەلەی ڕفراندومیش کە ڕوویدا ئێران بێشتر بە ئەو چاوە تەماشای دەکرد کە ڕفراندوم و سەربەخۆیی مەسەلەیەکە پارتی دموکراتی کوردستان خەریکە ئەو مەسەلا واتە بەرەوە. بەڵام لە 2017 بەملاوە یعنی لە دوای ڕفراندوم شاهدین کە ئەو کێشەکە لە دیدی ئێرانیەکان دەبا ئێران خەریکە دەکۆشێت کە نوعێک تعادڵ لە پەیوەندیەکانی خۆی تەکی پارتیەری جۆراجۆری حکوومەتی هەرێم بێشتر بکاتەوە و حتا باس لەوە دەکرێت لە تاران کە ئەمڕۆ پەیوەندیەکانی نێوان تاران و پارتی دموکراتی کوردستان و بەڕێزبارزانی زۆر باشە و حتا دەڵێن کە لە توولی چەند دەهەی ڕابردوو هیچ کاتێک ئەو پەیوەندیانە بە ئەم باشی ئەمڕۆ نەبووە. یعنی لەلایەکەوە مشاهدین کە ئێران خەریکە پەیوەندی سیاسیەکانی باشتر کاتۆتیانە لەلایەکی دیکەش مشتێکی ئەو نەزەرەکە بەڕێز عەلیار ئاماژەی پێکرد کە ئێران بەحاڵ عێراقی بە نوعێک دەکرد کە نە ئەوەندە قەوی بێت کە ڕەقیبێکی سەرسەخت بووی نە ئەوەندە زەعیف بێت کە دووشاری تەجزیە و دووشاری ئەوە بێت کە کورد سەربەخۆ بێت یا خلافەتێکی ئیسلامی دیکە ڕووی کار بێت. لەو ڕوانگە ئێران حەز بە بوونی حکوومەتێکی هەرێمی کوردستان دەکات خۆیشی مدعیە کە لە ساڵی 2003 ئەوەڵین وڵات بووە کە داوای حکوومەتی فدراڵی بۆ عێراق و زمینەسازی تشکیلی حکوومەتی هەرێمی کردووە یەکودوو مەقامی ئێرانی باسییان لەوە کردووە لە بازی لە محافظ دیپلۆماتیک باس کردیەوە. یعنی خودی ئێران ئەو وەزیەتە کورد ئەوەندە قەوی بێت کە قدرتێکی بێت لەناو عێراقەوە وەزنەیەک بێت ئێران حەزی لێ کات بەڵام ئەو ناو میزانەکە بڵات پەسەندی سەربەخۆیی و ئێستاش دەزانێت کە بە تەوەجە بە نەتایجی هەڵبژاردنەکانی ناوی هەرێمی کوردستان هەستا حزبی پارتی حزبی ئەوەڵە یا وەزیەتێکی باشوێت ئێران خەریکە نوعێک باڵانس و نوعێک تەوازن دروست دەکات لە چوارچێوەی ئەو پەیوەندە سیاسیانە کە ئێران خەریکە باشتر یەکاتەوە لەگەڵ پارتی و بەخێ حزبەکان لە هەرێمی کوردستان بەتایبەت لە ئەمڕۆ یەکێک لە مهمترین مەسائل مەسەلەی ئابووریە و مەسەلەی ئەو بازاڕیەری سنوور هاوبەشەکانن کە حساوێکی باشیان لەسەریا کردووە کە بتوانێت لەو تەریقە تاخوازەیەک حتا وەزیەتی چەند پارێزگای خۆی کە هاو سنوور لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان باشتر بکاتەوە لە کاتێکە پێشبینی دەکرێت لە چەند مانگی ڕابردوو گەماڕۆ و فشارەکان لەسەر ئێران بێشتر بێت و بەحاڵ وەکو دەرفەتێک و وەکو فرسەتێک سەیری دەکەن. باشە کەواتە پێتان وایە بۆچی لەم سەردانە سێ ڕۆژەی حەسەن ڕۆحانی بۆ عێراق هیچ سەردانێک بۆ هەرێمی کوردستان نەخرایە نێو پلانی سەردانەکەیەوە؟ ئەمە دەتوانین بڵین ئەگەڕێتەوە مەسئلەی شناسایی دیپلۆماتیک لە نێوان ئێران و دەوڵەتی عێراقا تا ئەمڕۆ مهمترین مەقامە یا بەرزترین مەقامێکی ئێرانی هاتۆسە حکوومەتی هەرێم و هاتۆسە هەولێر
وەزیری دەرەوەی ئێران و بەڕێز زەریف و پێشتریش یەکێک لە وەزیرەکانی ئێران وەزیری دارایی ئێران هاتووە و بەواڵی من هێشتا زمانی ماوە لە دیدی ئێرانیەکان کە پەیوەندیەکانی نێوان هەولێر و تاران ئەش بەرزتر بێت کە بە حدێک بەرزتر بێت کە نەهایەتەن مرحلەیەکی تازە کە سەرۆک کۆماری ئێران بێتە ناو هەولێر و لە بواری دیپلۆماتیک شناساییەکی بەرزتر بۆ حکوومەتی هەرێم دەنن ئەمە دەگەڕێتەوە بۆ تەقسیماتەوە ئەو دیدێرەکە لە ئێرانە هەستیان بە شێرێکی جیاواز لەگەڵ عێراق هەستیان کە ئێمە شاهدین کە مقاماتی ئەرشەد ئێران ئەوڵ دەڕۆنە بەڕوا و لە حەزی مەذهبیشەوە سەردانێکی نەجەف دەکەن بەڵام هێشتا لەو ئەو منزەرە یا ئەو جێگە و پێگەیە کە سەرۆک کۆماری ئێران بواتەوێنێت نابینن بەڵام یەک مەسئلەیەکی دیکەش کە دەتوانێت ئاسانکاری بکاتەوە لەسەرەوە ڕقابەتی نێوان ئێران و تورکیە ئەگەر تورکەکان کە حەچەند پێشتر ئێمە شاهدین کە سەردانی حکوومەتی هەرێمی کوردستان کراوەتە تەوەسولی مەقاماتی ئەرشەدی تورکیە لەو مەسیرە هەنگاوێکی جدی هەڵگرن ئەو بە ئاسانکاریەکی بەشدرێت کە ئێرانیەکانیش وەکو ڕقابەتێک لە باکووری عێراق یا حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاو هەڵگرن بەڵام هێشتا ئێرانیەکان قانعن بەوە کە وەزیری دەرەوەیان یا جاروبار بعدێک لە وەزیرەکانی دیکە سەردانی حکوومەتی هەرێم کەن و فعلا حەز بەوە ناکەن کە مەقامێک پایە بەرزتر وەکو سەرۆکۆمار سەردانی حکوومەتی هەرێمی کوردستان بێت. گەلێک سپاس بەڕێز دکتۆر ئەردەشیر پەشەنگ شارەزایی پەیوەندیە نێودەوڵەتیەکان لەگەڵمانەبووی گەلێک سپاس دەکەین. بەڕێز ئەلیار دەگەڕێمە لای بەرزتان وەکو بەڕێز دکتۆر پەشەنگی ئاماژەی بە گرنگی تورکیا کرد. ئایا تورکیا دەتوانێت جێگەی ئێران بۆ عێراق بگرێتەوە پێداویستیەکانی پڕ بکاتەوە؟ تورکیا تۆزێک جیاوازی هەیە. تورکیا حکوومەتێکی مقتەدری یەکدەستی هەیە. دەستە پرسی کورد لە کوردستانی تورکیاش هەیە و حەشیمەتی کورد لە کوردستانی باکووریش لە هەموو پارتەکانی تر زیاترە و ئەمە بۆ خۆی چالشێکی گەورەیە بۆ حکوومەتی تورکیا بەڵام بە هەر حاڵ کیانێکی کوردی لەوێ بەو معنایە مەوجود نییە. حکوومەتێکی کوردی مەوجود نییە و حکوومەتی تورکیا حکوومەتێکی یەکدەستە. اقتدارێک هەیە کە ئەم اقتدارە لەژێر دەستی ئەردۆغاندا و داخل یا چاگەوەی کە ئێمە نەختمان لێبێ ئەمە شتێکی ترە بەڵام بە هەر حاڵ وەک فاکت ئاوایە لەگەڵ ئەمنەوە حکوومەتانەی کە ئاوا یەکدەست و مقتەدرن بە هەر حاڵ تۆ ئەگەر دەوڵەتی ئێران بیت هەموو حەولی خۆت دەدەی بەڵام ناشتوانێ زۆر بۆ جێگای باوەڕ بێ مەگەرەوەی کە ئەردۆغان و دەوڵەتی تورکیا بپانەوە بێ پشتی ئێران بگرێ کە من پێم وایە ئەم کارە ناکا ئەگەر چی بۆی کە ئەویش بۆ خۆی امتیازاتێک لە ئەمریکا و لە ئوروپا و لەوانە وەرگێ احتمالاً یارمەتی هەیەکی ئێران بدا لە دەورلدانی تەحریمەکان ئەمە لەلایەک بەڵام حکوومەتی عێراق ئەمەی نییە. حکوومەتی عێراق ئەوڵم بخۆی یەکدەست نییە پێکاتوە لە شیعە و لە سوننە و لە کورد و لەوانە کیانێکی کوردی هەیە کە بۆ خۆی ئەمە تا حدێک سیاسەتی سربەخۆشی هەیە و ئەحزابی لە مێژینەی تێدایە کە اقتدارێکیان هەیە و زۆر ڕاحەت نییە حکوومەتی عێراق بەسەریاندا بخڕێ. حکوومەتی عێراق بۆ خۆشی لە بەغدا کۆمەڵێک چالشێکی هەیە لەم نوع دەوڵەتانەدا لەم نوع حکوومەتانەدا هەمیشە ئیمکانی دەستێوەردان و ئیمکانی ئەوەی کە تۆ بتوانی بەرژەوەندیەکانی خۆت باشتر پارێزی ڕاحەترە. بۆیە من پێم وایە تورکیا بەدیلی عێراق نییە. ئێران دەیەوێت لە هەموو زەرفیەتەکان استفادە بکات لە عێراق لەو حدێکە بۆی دەکرێت کە زیاترە بە بڕۆی لە شوێنەکانی تر لە تورکیا بە سازان لەگەڵ ئەردۆغان بەدانی دوو ئیمتیاز مەسەلەن لەم ڕۆژانەدا باز بوو کە ئێرانیەکان هاوکاری تورکیا دەکەن بۆ لەدانی پارتی کرێکارانی کوردستان. طبعا ئەو لەوێ امتیازێک دەدا بەڵام لەو بەرشەوە امتیازێک وەردەگرێت کە احتمالاً امتیازەکان ئابوورین. بەرحاڵ ئێران لە هەموو زەرفیەتەکانی خۆی لە هەموو ئەو پۆتانسیەلەی کە هەیەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە بە خراپە بەدەستی هێناوە هەڵبەت لە ساڵهانی پێشوودا و ئەمریکا کێشەی لەگەڵ ئەمەی هەیە بەڵام دەیەوێت لەو پۆتانسیەلەی کە بەدەستی هێناوە ئێستا کە زەختی لەسەرە ئیستفادە بکا و کاریگەری کەڵکی خۆی لێ وەرگێ. کەواتە پێتان وایە سەرەڕای ئەوانەی کە باسمان کرد واروە سەرەڕای بوونی گوشارەکانی ئەمریکا بۆ سەر ئێران سەردانەکەی ڕوحانی بۆ عێراق دەتوانێت ئامانجەکانی خۆی بپێکێت؟ بەستگی بەوەیە پەیوەندی بەوەیە ئامانجەکان چەندەدان درابێ بەڵام من پێم بۆ نمونە باز لەوە کراوە کە ئێستا پەیوەندی بازرگانی ئێران و عێراق 12 ملیارد دلارە باز لەوە کراوە کە لە ساڵەکانی داهاتوودا بیگەێنە 20 ملیارد دلار. من بەو بارودۆخەی کە ئابووری ناز نیم بەڵام ئەوەندەی کە لە ئابووری بزانم بەو بارودۆخەی کە ئابووری ئێران لە وەختەدا هەیەی و پارەیەکە بەدەست حکوومەتەیە بە بڕوای من ئەمە ئامانجێکی ئەوە نییە کە ئێران بیپێکێ لە ساڵەکانی دوات. من پێم وایە 12 ملیاردەکە شاید تۆزێک کەمتر بکە. مەسەڵەن ئێران باسی لەوە کردووە کە لە کارەبادا یارمەتی عێراق
عێراقیان دەدا بەڵام من پێم وایە ئێران کە بۆ خۆی لەولاوە زەختی لەسەرا و ئابلۆقەکان نایڵێ کۆمەڵە کەرەستە واردی وڵاتەکەی خۆی بکە لە مەسلەی عەرەبادا ڕەنگە لە نێو خۆشیدا چ مشکل بێت تا ئەوەی بتوانێت یارمەتی عێراقیەکان بدا بۆیە ئەوانە ڕوون نازانم بەڵام لە دەور لەدانەوەی خودی تەحریمەکاندا لە کڕینی دۆلاردا لە مەجموعی ئاوادا و بازرگانی و خواردن و پێداویستی های سەرەتاییدا ئێران دەتوانێت لە بازاری عێراق کەڵک وەرگرێ بۆ بردنەوەی زۆر باشە بەڕێز کاک و عەلییار شارەزای پەیوەندی نێودەوڵەتیەکان بەڕێزیشتان لەگەڵمان نابوون گەلێک سپاسان نەکەین هەر لەسەر کاریگەریە ئابوووریەکان کە بەڕێز عەلییاریش ئاماژەی پێدا ئێستا بەڕێز هوشیار ڕوستەمی شارەزای ئابووری لەگەڵماندایە زانەکین ئایا ئەو ئامانجە ئابووریانەی کە ئێران دەیەوێت و بەنیازەتی لەم سەردانی حەسەن ڕوحانی دەستی بکەوێت تا چەندێک دەتوانێت ڕوو بدە بەڕێز ڕۆستەمی گەلێک سپاس بۆ بەشداریکردنی بەڕێزیشتان سەرەتاگە لەوە دەست پێ بکەین ئایا پەیوەندی بازرگانی و داراییەکانی ئێران و عێراق ئێستا لە چه ئاستێکدایە؟ من پێم وایە بەم ماسێکە ئیسێ هەیە ئاستێک نییە کە بەدڵی ئێران بێت لەبەرەوەی کە بانکی ناوەندی عێراق وشارێکی زۆری خسۆتە سەر ئێران هیچ جۆرە یارمەتیەک نایە بۆی کە ئێران بتوانێت ئابلۆقە ئابووریە دەور باتەوە یا بیبەزێنێت بەشێکی تریەوەیە کە ئێران نزیکەی ملیارێک و 400 میلیۆن دۆلار ئەبێت داوا لە عێراق کات عێراق بێقەرزدارە و بێبیاتێ لە سەفەری پێشووی سەرۆکی بانکی ناوەندی ئێران بۆ عێراق باسی وکرا بوو کە دۆلارمان بنێ ئەگەر بشکرێت دۆلار با کەش بێ بانکی ناوەندی عێراق وتێتی ناتوانێت کە دۆلاری کەشتان بێنێ و ناتوانێت هیچ دۆلارێکتان بێنێ تەنیا ئەو بڕەپارەی کە لای ئێمە توانین بە دینارتان دێنێ بە شەرتە کە شتومەک و کاڵا ئەو شتومەک و کاڵایی کە ئەمریکا ئیجازەی پێداوە توانن بیبن بۆ ئێران ئەو شتومەکانەشە بێتە خواردن و دەوا و دەرمان لەبەرەوە من پێم وابێ ئەم سەفەرە لەبەرەوە بوو کە حەسەن ڕوحانی بچێت جارێکی تر دووبارەی بکاتەوە بۆ عێراقیەکان کە ئێمە دراوسین یا ئێمە یارمەتی ئێوەمان داوە ئێوەژە بە یارمەتی ئێمە بن من کە هەڵوێستەکانی دکتۆر بەرهەمی شمدی باسی ئەو بوو کە ئێمە یارمەتی ئێرانی بەڵام ئەوەی کە لە ڕووی عەرزی واقع چەنە عێراق ئامادەیە یارمەتی ئێران بەم پێم وانییە عێراق ڕیسکێکی وا بکات لەبەرەوەی کە زۆر لەژێر گوشاری ئەمریکایە وەزارەتی دەرەوەی ئەمریکا هەم گوشاری خۆتە سەر عێراق کۆنسوڵەکانی لە شارە جیاوازەکان خەریکن بە دوادەچوون بۆ مۆزوع تایبەتاکەن بۆی کە عێراق زۆر خۆی تێوەرنەیە لەوەی کە بتوانێت دۆلار پێ بکە ئێرانی ڕزانێت کە لە عێراق اقتصاد و ئابووریەکی شەفاف و ڕوومی نییە لەبەرەوە ئەگەر بتوانێت کارێک بکات لە ڕووی دابینکردنی دۆلارەوە بە تایبەت ئەوە عێراقا بەڵام پێم وانییە بانکی ناوەندی عێراق ڕەزامەندی ببێت لەسەر و بابەتە شاید هەرێمی کوردستان بتوانێت زیاتر یارمەتیان بە بەڵام ئەوەی کایە و یارمەتیێتوانێت ئێران نەجات با یا بارێک لەو بارێکی ئێران لەسەرەتی بۆنەی ئابلۆق ئابووریەکەم پێم وابێ نە هەرێمی کوردستان نە ئابووری عێراقیش ناتوانێت ئەودا کاریگەریەکی ئەو توێ بێ باشە پێتان وایە ئەو ڕێژەی ئاڵوگۆڕی بازرگانی کە لە نێوان ئێران و عێراق بەنیازن ساڵانە بیگەنە 20 میلیارد دۆلار ئایا دەتوانێت سەر بگرێت؟ کاکە فاز من چەند جاری تر هەم لە تەلەڤیزیۆن و هەم لە رادیۆ ڕووداویش باسی ئەومان کردووە لە سەفەرەکانی ئەو خەڵکەی کاچن و مۆفدانی لە ئێرانەوە چن بۆ وڵاتانی تر و دانیشتوڵێن ئەمڕی بازرگانیە لە 5 بکەین بە 10 لە 2 بکەین بە 50 لە 50 بکەین بە 7 هەمووی باسی ئەوم کردووە کە حکوومەتەکان ناتوانن باسی ئەو بکەن کە چەند ئەمان بە جۆرە بڵێن ئاڵوگۆڕی بازرگانی بێت حکوومەتەکان لە تەنیا ئەتوانن ناسانکاری بکەن و ئەوە زەرفیەت و پۆتەنشیاڵی ئەو ئابووریانەیە کە دابینێک ئایا چەند ئەتوانن ئاڵوگۆڕ بکەن بەڵام بڵێ ئەتوانن ناسانکاری بکەنەوەی کە ئایا ئاسانکاری ئەکرێت یان نا من پێم وابێ لەم وەزەی سێیانە هەران عێراق پێویستی بەوە هەیە کە کارەبا لە ئێران وەربگرێ ئێرانیش پێویستی بۆی هەیە کە دۆلار بە شێوازی کەش لە عێراق وەربگرێ و ئەگەر عێراق بتوانێت بەشێ لە نەوت و ئەو بەرهەمە نەوتیەکانی ئێران بە ناوی خۆی و بفرۆشێت کە بە بڕوای منەوە تۆزە زەحمە دەبێت ئەو کەشش کاتوانێت لە عێراق وەری بگرێ بە شێوەیەکی نافەرمیە بێت ناوی کە لە ڕێ حساب بۆ ئەمانەوە بێ ئێران دەتوانێت ڕێکشتومەک زۆر بە هەرزانتر بە داشکانێکی گەورەوە بنێرێت بۆ ئێران لە بەرامبەر دۆلارەکەی بە کەش وەرگرێت لەو پێشیش کۆبوونەوەیەک لەو شێوە بوو کە لە کەسێک وادیار لە وەزارەتی نەوتی ئێرانەوە سوێتە عێراق و باسیەوەی کردوە کە وەرن ئێمە گازایتان پێفرۆشین نەوەد مازوود یا
شتی لەو بابەتە بنزین عێراقیەکان داوای داشکاردنێکی لە سیاسییان کردووە دیارە گەر ئێران هەر خەزنی بکە زۆر باشترەوەی کە بتوانێت کە بیەوێ بۆ نرخە بیفرۆشێ بە عێراق بەڵام لەو لاشوەزانین کە شێوایە بەشی نەوت کەرتی نەوت وایە کە تۆ ناتوانانی هەر نەوت بەهەمبێنی و خەزنی پێ و هەموو مەخزنە نییە بە جۆرێکە بە بیفرۆش نازانم ڕەنگە بتوان بە جۆرێکیان ستراکچەرێکیان دانابێت پلەتفۆرمێک بێت کە بڵێن ئێران بە قەرز ئەم نەوتە باتە ئێران ئەم نەوتە بە قەرز باتە عێراق ئێران دوایی بۆی بگەێنێتەوە بەڵام ئەو جۆرەی کە من تێگەم و ئەو شتانی کە ئەیبینی بانکی ناوەندی عێراق بەجددی لەژێر کۆنتڕۆڵی ئەمریکیەکانە و پێم وانیە بتوانن شتێکی ئەو تۆ کەرنە سەر 22 ڕێکەوتنامەی ئابووری و پیشەسازی لەگەڵ عێراقدا واژۆ کراوە ئەمە لە نێوان هەردوو لا کە لەم سەردانێکە حەسەن ڕوحانی سەردانی بەغدای کردووە کام لایەن زیاترین دەستکەوت و قازانجیان دەبێت لە جێبەجێکردنی ئەم ڕێکەوتنانە ئایا ئێران یاخود عێراق من پێوا لە پەیوەندی نێودەوڵەتیەکانە من ناتوانین بڵین کە قازان زیاترەکە هەر حکوومەت بە پێی بەرژەوەندی خۆی ئەمە کایەیە کە پێوترێ کایی وینوینە هەردوو لاتیایە بەرەندن بەڵام ئەوەی کایە ئەمە بودجەکەی لەکوێوە دابینەکرێت بۆ نمونە ئەڵێن لە شەلەمچە و بۆ بەسرا لای نیشەمەندەسەر زۆر باشە قەیناکە بە خەڵک بێن و بڕۆن و ئەمە ئەبێتە هۆی کە شەپێکردنی توریزم بۆ هەردوو وڵات من پێم وانە ئالان هیچ کامێکیان پارەیەوەیان بێ هەمچین کارێک بکەن بە تایبەتیەوەی کە یەک وڵات ناتوانێت هەموو پارەیە بات دەبێ بە شێوازێ بەشی کە لە ناو خۆیانە چەندێکی لە ناو خاکی ئەما بێ چەند لە ناو خاکی عێراقا بێت کەسێ بەشی خۆی باز پێوانە بە ئێران ئەنام پارەیەوەی ببێت کە بتوانێت لای نیشەمەندەفەر ڕاکێش یاشتی لەو بابەتە بکە لە پێدانی موچەوەمانەیە ئێستا کێشەی گەورە هەیە کاتی ئەوە نییە کە لەو کارانە بکرێت بەڵام بۆی کە ئەو بیزایی کە عێراقیەکان لە ئێرانیەکان پارەیەکیان نەسان بۆی کە ئێرانی بتوانن سەفەر بکەن بۆ عێراقەوە قەرارە لا ببردرێ لە کۆتایی مانگی مارچەوە یا لە مانگی مەی ئەوە شتێکی خراپ نییە بەڵام ئەوەی کە قازانجێکی ئەو تۆی بێت ئەم جۆرە دەستکەوتانە بە بزانین ئەمانە دەستکەوتی کاتی ئارامی بەڵێ ئەگەر هەموو تا دوو وڵات بە ڕێگایەکە ڕۆشن و خەریکی پێشکەوتن بوون ئەوە ئەم شتانەش شتی باشن کە شتایەکن کە حەل نابن دانیشن دوو سەر کۆماتێک و حەلی بکەن بەڵام ئێستێکە ئێران لەژێر گوشارێکی زۆرایە ئەوەی کە عێراق بتوانێت یارمەتیی بە یام ڕێککەوتنانە بتوانێت بە جۆرێک دەروێک لە ئێران بکاتەوە بی بتوانێت ڕزگاری کە لە مابلۆ قابووریانە پێم وان بێ شتی وا ڕوونایە یەکێک لەو باسانەی کە خۆشان ئاماژەتان پێدا پرسی کەرتی بانکە کە یەکێک لە ئامانجە سەرەکیەکانی حەسەن ڕوحانی کاراکردنی ئەم کەرتی بانکەیە ئایا گەمارۆکانی ئەمریکا بۆ سەر ئێران ئەم ڕێگایە بە عێراق دەدات کە ئەم کەرتە لە نێوان خۆی و ئێراندا ئاکتیو و چالاکی بکاتەوە بە هیچ جۆرێک نەک بە عێراق کە کەرتێکی بانکی گەشتکردووی پێشکەوتوی نییە بۆ وڵاتانێک وەک رووسیا و چین کە بە جددی بە دوایەوەن کە بەرامبەر ئەمریکا بێستنەوە پشتی ئێران بدرن ئەوانێژی تر بانکەکانیان ناتوانن بۆ خۆسەردانی چینم کردوەوە ئەگەر پاسپۆرتی ئێرانی پێبێ بۆ بزانن نشناڵیتی ئێرانی هەیە ڕێت ناکەم بچیتە ناو بانکەکەەوە چبگا بۆی کە تۆ حسابت بووەکەنی بتوانانی پارە ئاڵوبۆڕکەی لە رووسیاش زۆربەی و ئەلسیانی کە کراوەتەوە لێ دەراف کڕێدیتانەی کە بۆ کڕینی گەنم و شتی لەو بابەتە بووە زۆربەی بانکەکان بەستویانە لەبەرەوەی کە غەرامی گەورەکرێت دەلان شتێک لەو بۆیە ئێرانەیەوێ HSBC بە جۆرە غەرامە بکە بە بڕێکی زۆر چەند ملیار دلار دووبارە ئەگەر شتێکی لەو بابەتە ڕووبام پێوا بە هیچ بانکێکی تر لە دنیا ریسکی وا ناکات بێوێت لەگەڵ ئێرانە کاری فەرمی بکات بەڵێ بانکەکان دەتوانن جۆرە ئاسانکاریە کەن شتایەک بە جۆرە بەرچاو نەبێت بتوانن جێبەجێ بکەن بەڵام ئەوەی کە نا بتوانن شتێکی ئەو تۆ ساحەیەکی گەورە بەرەو ڕووی ئابووری ئێران دروستکەن پێم وابێ هەمیش لە ئەرزی واقع ڕوونایە یەکێک لەو پرسانەی کە ئێستا لە ئاسی ناوخۆ ئێران زۆر مشتومڕی لەسرە پەیوەستبوونی ئێرانە بە FATF یاخۆت CFT ئەگەر بێت و ئێران دوجار پەیوەست بێت بەم دووناوەندەوە ئایا ئەمە تا چەندێک دەتوانێت ڕێگە خۆشکرد بێت بۆی بۆ ئاڵوگۆڕکردنی بازرگانی خۆی لەگەڵ عێراقدا یا لەگەڵ وڵاتانی دیکەدا من ڕوونکردنەوەیکی کورد بەم FATF ڕێکخراوەیەکی نێودەوڵەتیە بۆی کە ئەوێ بەرەو ڕووی
فاینانسکردن و دابینکردنی پارە بۆ تیرۆر ببێت و لەو لاشەوە لە بەشی مانی لاندرینگ یا پارەسپیکردنەوەیە وڵاتەکان بەرەو ڕووی ببنەوە. یەکێک ئەکشن پلنێکی یاوە یعنی بەرنامەیەکە بۆی کە بە ئێران جێبەجێ بکات چل بڕگەی هەیە دانێکیان CFTە دانێکیان پالێرمۆیە کە دوکیان کۆنڤانسیۆنن لەم کۆنڤانسیۆنە نێودەوڵەتیانن کە بێ پەرلەمانی ئێران پەسەندی بکە و بێتە بەشێک لە یاسا و قانونی ئێران. جارێ و دوانە هەردووکیان ماونەوە ئەوەی کە بیسماناڵە ڕەنگە CFT پەسەند بکرێت بەڵام پالێرمۆ بە هیچ جۆرێک و ئەم هۆشداری ئاخری FATF لە کۆبوونەوەی ئاخریشیانە وتیان ئەگەر ئێران هەموو کارانە جێبەجێ نەکاتەوە مای خێنە لیستی ڕەشەوە ئەگەر ئێران بتوانێت ئەم کێشەیە حەل بکات کە من خۆشبین نیم پێی بەڵێ ئەمە جۆرێک بۆ ئەو بانکە بچووکانەی کە پەیوەندیان بە ئەمریکاوە نییە کە ساحەبی ئەمریکیان نییە لە ئەمریکا ساحەبی هیچ شتێک نین ئەوانە ئەتوانن بڕێک کار بکەن. بەڵام ئەوانی تر ناوانی کە بە جۆرێک پەیوەستن بە ئەمریکاوە بە بازاڕی بۆرسەی نیویۆرکەوە بە هەر جۆرێک بەرژەوەندێکیان بێلابووری ئەمریکایە ئەگەر دوای ئەوەی کە ئێران پەیوەستیش بە FATF یعنی پەیوەست کە نابڵێن FATF دەری بێنێ لەو لیستە ڕەشە بە تەواوی ئیسێ دەرهاتوو بەڵام کاتی ئەگەر تەواویش دەری بێنێەوە ناتوانن کارێکی وای بۆ بکەن. ئەمە زۆر گرنگە بەشی FATF بەمە شاری ئەوروپاشی لەسەرە هەرم کاناڵی کە ئیستێکس کە ڕێکخراوە ئەوی ژەڵە کاگا بێەوە کێشەی FATF-دان دەبێت. بۆچی؟ چون ئەمریکا کە کاتی حەسر یا بلۆقی ئابووریە خاتە سەر وڵاتێک ئەڵێ ئەو شتێک کە پێویستە بۆ خواردنی خەڵکە بۆ دەوا و دەرمانە ئەوە بەشێک لە حەسر و لە ئابلۆقە و لە گەمان و دانیشتیوانیە. بەڵام FATF بەڵێ من کارم بەوە نییە تۆ بۆچی دەوێ و پارەیە ئەگەر ئەو پارەیە پیسە ئەگەر ئەو پارەی نابێت لەم سیستمەیە بچەرخێ و بگەڕێ ئەوە بۆ هەر شتێک بێت تۆ ناتوانیت پێکانی بێت. ئەی تۆ ناتوانانی بڵێ من پارەی پیس بەکارێنم بۆ کڕینی دەوا. FATF هەموو بانکەکان ئەگەر کاری وەکەن کێشەی گەورەیان بۆ دروست دەبێت ڕیسکی گەورەیان بۆ دێتە پێشەوە لەبەرەوە کاریان بۆنی. یەکەم هەنگاو ئەوەیە کە ئەم کێشانە حەل ببێت بۆی حەدیاقەل لانی کەم بکرێت بۆ کڕینی دەوا و دەرمان و پێویستی خواردن و شتی بۆ بابەتە ڕێکپارەیەک گەر ئێران هێتی بتوانن بەکاری بێت. باسی ئێنستێکستان کرد پێتان وایکردنەوەی ئەم کاناڵی بازرگانی ئەوروپا لەگەڵ ئێران ناسراو بە ئێنستێکس تا چەند دەتوانێت سەرکەوتوو بێت؟ بە شەرتی دەتوانێت سەرکەوتوو بێت کە ئەمریکا بە جۆرێک مجوزێک شتێکی لەو بابەتە بات. ئەگەر ئەمریکا بێوێت بە جددی هەرو جۆرێک ڕوبڕووی هەموو کارێک بۆتەوە کە بێوێت بە جۆری ئاسانکاری بۆ ئێران بێت بێوێت ڕوبڕووی سێکسیش بێتەوە بە بڕای من ناچوون لەن ئەمریکا ئەوروپا ئەڵێت دەڵێ لەبەر ئەمریکا ناتوانین پارەی ئەو نەوتێکی ئێوەی فرۆشن بێهێنین لەوێ و بۆتان بێن بە سریە شتومەکی پێ بکڕین و بۆتان دێرین چۆ قەرانی سێکسەوە بکە پس نابێت پارەی نەوتی تیابێ ئەگەر پارەی نەوتی تیاوە قەرارە چی تیابێ ئێمە زیاترین سەرچاوی ئابووریمانەوەتە بەڵێ ڕەنگە نەختە بەرهەمی نەوتی و شتی لەو بابەتە ببێت ئەوژا چەنەیە چێ بۆ ئەوروپا زۆر کەم چون ئەوروپا بۆ خۆی نەوتی خاوە کڕێ بەرهەمی نەوتی بە کوالیتی زۆر بەرز بەرهەمێنێت حاضرە بەرهەمی نەوتی لێ ئێمە بکڕێ بەرهەمی پێترۆکیمیایی من پێم وانە ئێمە بەرهەم پێترۆکیمیایەکەمە زیاترە چێ بۆ وڵاتان لە ئاسیا لە بۆ هندستان بۆ بەنگلادێش بۆ وڵاتانی لەو جۆرە یا جۆرانی بەردی ئاسن و شتی لەو بابەتە شەروەها چێ بۆ وڵاتانە بەڵام خۆب ئیسێکسەوە ناگرێتەوە. ئەلامی هندستانیش یەکێک لە وڵاتانەی گوشارێکی زۆری خزۆت سەرێرا مەڵێ من ڕووپێ دەیەمێ بەڵام ڕووپێکەش تەنیا بۆ دەوا خواردنیشی تیانێت تەنیا بۆ دەوا و دەرمان ئەش داوا دەرمانێک کە ئەمریکا ئیزنی پێداوە و زۆر نابێ های تەکنۆلۆژی بۆ شتی لەو بابەتە لەبەرەوە ئینستێک تەنیا کاتێک دەتوانێت سەرکەوتوو بێت کە ئەمریکا ئەگەر نەشێوێ وەک بە شێوەی فەرمی دیانی پیا بنێ بە شێوەی نافەرمی چاوی بە جۆرێک چاوی لە لایەکی ترکا کاری بۆ بابەتی ئینستێکس نەبێ بۆ اینکە ئێران بتوانێت تۆزێ هەناسە بکێشێت. کەواتە گەر باسی عێراق بکەینەوە ئێران و تورکیا دوو وڵاتن کە زۆر ڕکابەری دەکەن لەسەر بازاڕی عێراق ئایا تا چەند تورکیا سەرکەوتوو بووە لە گرتنەدەستی بازاڕی عێراق و لێشکردنی جێپێی ئێران لە بازاڕەکانی عێراقدا؟ بە تەواوی سەرکەوتوو بوو لەبەرەوەی کە کەرتی پیشەسازی لە تورکیا زۆر پێشکەوتووە بە هیچ جۆرێک ئێمە ناتوانین دوانە بەرامبەر یەکدا بنین. ئێران بەداخەوە هەموو بازاڕانی کە سەرەتا بێ ڕوخانی سەدام و بۆ ئێران ڕەخسا بوو چ لە جنوبی عێراق چ لە کوردستان
هەمووی لە دەستدا لە بەرەوەی کە ئێمە هیچ پلانێک و بەرنامەیەک نییە بۆی کاگەر وڵاتێک بازار یا بازارێکی تازە دروزە بێ ئەم وڵاتە بێ بەرنامەی بۆ داڕژێ چۆن بچێتەوێ و چۆن ئەو خەڵکەی کە بتوانان بچن لێ پرۆژە بکەن و کاری لەو بابەتە خۆتان باشتر دەزانن لە جنوبی عێراق لە هەرێمی کوردستان ئەو کات لە ساڵهای 2003 و 2004 و تا 2010 خەڵکێکی زۆر لە ئێران چوو خەڵکێکی ڕاست و پاک نەبوون لەوەی کێشەی گەورەیان بۆ پرۆژەکان دروست کرد بە جۆرێک نەزەرێکی خراپ دروست بوو بەرامبەر بێران بەرامبەر تورکەکان زۆر بە باشی هاتنە پێشەوە شتومەکی کوالیتی باشیان هێنا ناو هەرێمی کوردستان پرۆژەی باشیان کرد و سەرکەوتوو بوون بە بڕای من لە ڕووی ئەوەی کاگەر بیانەوێ منافسەیەکی وا بکەن ئێران هیچ توانایەکی نییە بۆ جارێک نەگیستێ بۆ 10 ساڵی تێژ بتوانێت تورکیا بنێتە پرسەری خۆی تورکیا وڵاتێکە کە هەناردەی هەیە بۆ ئەوروپا ناتوانین ئێمە قیاسی بکەین لەگەڵ ئێرانێک کە تەنیا توانێت بڕێکشتی زۆر ئاسایی ئەویش لەبەر چی لەبەرەوەی کە خەرجی ئەنەرژی لە ئێران زۆر لە خوارەوەیە کرێکار زۆر لە خوارەوەیە پارەکەی زۆر کەمە بێت لەبەرەوە بتوانێت نەخشتی زۆر ئاسایی وەویش نە بە شێوازێکی ستراکچێری و بڵێن بینی دوو کۆمپانیای گەورە بینی بڵێک خەڵکی دەڵاڵ و واستە و بازرگانی زۆر بچووک و وردەی ناوبازار ڕەنگە کاری لەو جۆرە بکەن بەڵام ئەوەی کە ئێران بتوانێت بە جۆرێک تورکیە بنێتە پرسەری خۆی من پێم وایە. بڵارێک لە بەڕێزان و شارستەمی شارەزای ئابووری دکتۆر ئەردەشیر پەشەنگ شارەزای پەیوەندە نێودەوڵەتەکان و بەڕێز کاکۆ عەلییار شارەزای پەیوەندە نێودەوڵەتەکان میوانی بە کاتی ماباتی ئەمجار بوون گەلێک سپاسانەکەم. بەڕێزان زۆر سپاس بۆ شکە تاوەکو ێستا لە ڕێگەی رادیۆی ڕوودا و بیسەر و لە ڕێگەی پێیجی فەیسبووکی ڕوودا و رادیۆ لەگەڵمانە بوون. خواتان لەگەڵ.